کاتتان باش بینەرانی خۆشەویست بە بەنامەی ئاور هاتمەوە خزمەتتان و باسی ئەمڕۆمان لەسەر وتاری ڕۆژی جێژنی خامنەیی ڕێبەری کۆماری ئیسلامیە کە خوتبەیەکی پێشکەش کرد و لەو باسەدا ئاماژێکی زۆری لەسەر ڕێککەوتنی جمهوری ئیسلامی و وڵاتانی پێنجزیەدەیەک کرد و بۆیە لەگەڵ میوانی بەڕێزمان ئاوڕێک لەم باسە دەدەینەوە بە میواندارەتی کاک ئەنوەری محەممەدی. کاک ئەنوەر بەخێربی. سپاس بۆ تو. کاک ئەنوەر لە سەرەتای شو ئاماژەمان پێکرد بە جۆرێک ئەوەی کە لە زمانی فارسیدا ئەیڵێن جۆرێک لە یەکبام و دووهەوایەک لە سیاسەتەکاندا ئەیبینین. چۆنە ئەمە ئایا ڕێککەوتن بووە ڕێککەوتن نەبووە و ئەو هەیئەتەی ئێران کە لە دانوستانەکاندا بەشداریان نەکرد سەلاحیەتی ئەوەیان بوو اختیاری ئەوەیان بووە باس لەسەر ئەم ڕێککەوتنە بکەن؟ بەڵێ بێگومان لە ئێراندا و دەسەڵاتدارانی ئێران هەمیشە نەکرد بۆ پرسی ئەتۆمی و سازان لەگەڵ ڕۆژئاوا بۆ کۆی پرسەکان ئەم جۆرە هەڵسوکەوتە یا ئەم جۆرە لێدوانە دژ بە یەکانە دەدەن. ئەوەی کە ڕێککەوتن بووە بێگومان هەموو کەس زانێ ڕێککەوتنەکە کراوە و بە سەرنجامیش دەگا و ئەوەی کە ڕێبەرانی کۆماری ئیسلامی لە نێوخۆی وڵات بە شێوازێکی دیکە قسە دەکەن هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆەوەی کە ئەوان زیاتر لە 35 ساڵە بە شعاری مەرگ بەر ئامریکا و کۆمەڵی شعاری دیکە هاتوونەتە مەیدان و گوێی خەڵکیان بەم شعارانە پڕ و کەڕ کردووە. ئێستا کە لە مقابل سازشێک یا لە مقابل شکستێکی وا گەورەدا بۆ ئەوەی نیشان بدەن ئەوان لەسەر شعارەکانی پێشوویان بەردەوامن و لە هەمان کاتیشدا ئەمان براوەی ئەم مۆزاکەرەیەن کە لەسەر مەسایلی هەستەی کردویانە دەیانهێوە بە شێوازێک خەڵک فریودن. بەڵام ئێستا کۆمەلگای ئێران زۆر وریاتر و وشیارتر لەوەیە خامنەیی یا هەر دەسەڵاتدارێکی دیکەی کۆماری ئیسلامی بیهەوێ بەم شێوازە خەڵک چاواشە بکە. ئەمڕۆ لە ئێران و لە کوێرەدیەکەوە تا دەگا بە شارێکی گەورەی وەکتاران هەموو کەس خاوەنی سەتەلایتە، هەموو کەس دەستی بە ئینتەرنێت ڕادەگاوە، هەموو کەس کەناڵە گرنگ و پڕی ئەتبارەکانی دنیا دەبینێ کە هەواڵەکانی لێوە بەڵاو دەبێتەوە. بۆیە زۆر جار ئەم نەوع قسەکردانەی بەرپرسانی کۆماری ئیسلامی لە کۆمەلگای ئێران دەبێتە گاڵتەجار و لە دنیای دەرەوەش هەر ئاوا چاوی لێ دەکەن. بەڵام ئەوەی ئایا ڕێککەوتنەکە کراوانە بێگومانە و ڕێککەوتنە سەرنجام بە تەواویمانە وردە وردە دەچێتە پرۆسەی جێبەجێکردنەوە بۆش نەک لەبەر پیاوچاکی جمهوری ئیسلامی بەڵکو لەبەر ئەوەی کۆماری ئیسلامی ناچارە کۆی ئەو قەوڵ و بەڵێنانەی کە بە دەوڵەتانی کۆ پێنجیەکی داوە جێبەجێ بکە. باشە هیچ ئەگەری پاشگەزبوونەوەیەک لەلایەن ئێرانەوە هەیە لەم ڕێککەوتنە؟ ناتوانانی بڵێ 100% ئەو ئیمکانە نییە، بەڵامەکو کۆماری ئیسلامی ئەگەر تا ئێستا ناچار بووە ئەوەندە قبولکە وتم نەک لەبەر پیاوچاکی خۆی لەبەر گوشارێکی واقعی نێوخۆی چ ئابووری چ کۆمەڵایەتی و چ سیاسی لە ئاستی نێودەوڵەتیدا لە سەرەتی بۆیە ئەمەی قبول کرۆ بۆیە هەر هەمان گوشار کە مەوجودە ناچاری دەکا پاشەکشە نەکا چەنە لێدەدا کێشە ساز دەکا بیان و دەگرێ شتی سەیر و سەمەرە دێنێتە بەرباس و بۆ بیان و گرتن و هەندێک درێژەدانی پرۆسەکە. بەڵام بە بڕوای من لە نەهایەتدا ناچارە ئەوە بکە. ئەگەر نەیکا و ئەگەر پاشگەز بوونەوە بێ ئەو دۆخەی کە ئێستا ئێرانی تێدایەت چەند قات خراپتر دەبێت. بۆیە کۆماری ئیسلامی یا دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی دەزانن نظامەکەیان و دەسەڵاتەکەیان دەکەوێتە بەر هێرشێکی زۆر خێراتر لەوەی کە دەستی پێکردووە لە کۆمەلگای ئێراندا. ئەگەر پاشگەز نابێتەوە و ئەگەرەکو لە هەمان کاتدا تەن بەوانە دەدا فقط هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەو کێشە و قەیرانانەی لە نێوخۆی وڵات هەیەتی و ناچاری کردووە بکە. بۆیە احتیماڵی زەعیفە کۆماری ئیسلامی سەرنجام پاشەکشیە بکە لەوە کە بڵێن نایکەم و یان بیانوویەکی وابێنێتەوە کە سەرنجام ئەو تەوافقە تێک بچێت. باشە هەر لە ئەو تاریخ خامنەیدا ڕێبەری کۆماری ئیسلامی لە شوێنێک لە قسەکانیدا ئەڵێ سیاسەتی ئێمە لەگەڵ سیاسەتی ئەمریکادا 180 دەرەجە جیاوازی هەیە و ئێمە ئەبێ وڵاتانی زلهێزی جیهان دڵنیا بن کە پشتگیری و حمایەتی خۆمان لە وڵاتانی دەوروبەر و هێزەکانی دەوروبەر هەڵناگرین و هێشتا شار بەردەوامین لە پشتگیریکردنی لەو هێزانەی دەوروبەر. ئەمە چی پیشانەدات؟ خامنەیی ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران
پێم وایە تەنیا قسەیە کە دروست کردی بێتی ئەوەیە کە دەڵێ ئێمە دەست هەڵ ناگرین لە دۆستەکانمان لە ناوچەکە. ئەلبەتە ئەوەی کە ئەو ناوی دەنێت دۆست لە واقعدا لایەنهایەکن کە خزمەت بە بەرژەوەندی کۆماری ئیسلامی دەکەن و بەشێکیان گروپە تیرۆریستەکانیشن. و لە واقعدا ئەو ئاژاوە گێڕەیە کە لە کۆمەڵێک وڵاتی چواردەور دەستی پێکردووە و دەبینین لە مقابل ئەم سیاسەتی دەستێوەردانانش کە لە ناوچەکە دەیکا تەحالفێکی ناوچەیش لە بەرابەریدا ساز بووە. ئێوە گەر تەوەجو بکەن هەر ئێستا ئەمریکا و وڵاتانی دیکەش لە ناوچەکەت کەوتونەتە جەولەیەکی دیپلۆماسی یا دەکەونە جەولەیەکی دیپلۆماسی بۆ ئەوەی وڵاتانی ناوچەکە کە نەگرانیان لە دەستێوەردانەکان و لە هەڕەشەکان و لە سەرڕۆیەکانی کۆماری ئیسلامیەت دڵنیا بکەنەوە کە ڕێگای پێ نادەن جمهوری ئیسلامی ئەو تەراتیانە بکا بە ئارەزووی خۆی. ڕاستە ئێستا مەسەلەی هەستەیی تەواوبیانی بە جۆرێک خەریکە بە ئاکام دەگا و ئەم کێشەیە لە نێوان ئێران و وڵاتانی زلهێز و هەتا ناوچەکەس جکە جۆرە نەگرانیان بوو نامێنێ، بەڵام لە واقعدا ئەمە کۆتایی هەموو کێشەکانی کۆماری ئیسلامی نییە لەگەڵ دنیای دەرەوەی خۆی. من پێم وایە سەرەتای ئەو کێشانەیە لە ڕاستیدا ئەگەر خاڵێکیان بە کۆتا هێناوە، بەڵام پرۆسەیەکی دیکە دەست پێ دەکا ئەزوم لە یەکێک لەوانە کە پێشی پێ بگرن دەستێوەردان نەکا لە وڵاتانی ناوچەکە لە ڕووی نظامیەوە هەوڵ دەدەن کۆماری ئیسلامی دەستی بە زۆر شت نەگا، پێشێلکردنی مافی مرۆڤ، مەسلەی ئازادیەکان و لە هەمان کاتدا پابندبوونی بە کۆمەڵێک یاسا و ڕێسای نێودەوڵەتی کە هەموو دەوڵەتان دەبێت پێی پابند بن. بۆیە ئەمە سەرەتای پرۆسەیەکە بۆ تێگەیاندنی کۆماری ئیسلامی یا بۆ ملکەچکردنی کۆماری ئیسلامی لە بەرابەر هەموو ئەوانەدا. ئەمە لە ڕاستیداوایە، بەڵام ئەوەی کە خامنەی دێڵێت دەست بۆ دەست هەڵ ناگرن لە دوو بە ئیسلاح دۆستەکانیان، بە بڕوای من ئەوە ڕاستە جمهوری ئیسلامی هەتا بۆی بکرێت دەستی لێ هەڵ ناگرێ، بەڵام چۆن وەک لەسەر پرسی ئەتۆمی ناچار بوو مل بدا، ملکەج بێ، سازشێک بکە و شکستێک قبول بکە، لەو بوارەشدا نەهایەتەن دەبێت هەر شکستێک قبول کات و سەرنجام ناچاری دەکەن دەست لەو تێوەردانانە لەو دەستێوەردانانە دەسەڵ. باشە ئێوە وەکو هەڕەشەیەک دایانێن یا وەکو ڕاستیەکی کۆماری ئیسلامی ئێران؟ هەم هەڕەشەیە و هەمیش جۆرێکە لە دیپلۆماسی، هەم بۆ نێوخۆی وڵات و هەم بۆ دەرەوەی خۆی. هەر لەسەر ئەم مۆزوعە ڕێبەری کۆماری ئیسلامی ئەڵێت ئەم دانیشتنی ئێمە لەگەڵ ئەمریکا مەوردێکی ئستثنایی بوو و لەسەر بابەتێکی جیاواز بوو کە ئێمە دانیشتین. بۆیە لەمە بەدواوە و هەر وەکو ئەوەی کە لە تەمەنی کۆماری ئیسلامی درێژەیشی هەبووە و ڕاستیەکی کۆماری ئیسلامی بۆ ئێمە لەسەر هیچ بابەتێک لەگەڵ ئەمریکادا نانیشین و هیچ مۆزوعێک نییە کە ئێمە هاوبەش بێت و بتوانین لەگەڵ یەک دانیشین. ئەمە تا چەندە ڕاستە؟ پێشوە مەسلەی هەستەیی بێ لە سەرەتای دامەزرانی کۆمەڵێستی تا ئێستا جمهوری ئیسلامی ئەم جۆرە لە دوانانە دەدەن، بەڵام دیمان لەسەر مەسلەی ئەتۆمی ناچار بوو دابنیشێ، ناچار بوو مزاکراتی دوولایەنە لەگەڵ ئەمریکا بکە، ناچار بوو مل بە زۆر شت بدا. واتە ئەمە خامنەیی و کۆماری ئیسلامی نین دیاری دەکەن کە ئەوان لەگەڵ وڵاتانی دیکە دادەنیشتیانە. ئەوە کێشە و گرفتێکە کە ئەوان بۆ دەرەوەی خوانی دەخڵقێنن و لە نێو خۆیاندا تووشی دەبن و پەیوەندی بە دنیای دەرەوە هەیە و دنیای دەرەوە ئەمە قبول ناکە. پس ئەگەر وابێ ئەوە ئەوان نین دیاری دەکەن لە ڕاستیدا. ئەوە ئەو هەڵس و کەوت و کێشە و گرفتانەیە کە کۆماری ئیسلامی هەم لەگەڵی بەرەوڕووە هەم دەیخڵقێنێ لە ناوچەکە. بۆیە ئەوانیش بە گوشارهێنانێک بۆ کۆماری ئیسلامی خود بە خود کۆماری ئیسلامی ناچار دەبێ کۆمەڵک دانیشتن بکە، کۆمەڵک دیالۆگ بکە و نەهایەتەنیش وەک مەسەلەی ئەتۆمیەکە بە بڕوای من سازش بکە و جامی زەهرێکی دیکەش بنۆشی. لە هەواڵنێری فەرەنسا ئاماژێک بەوە کە ئۆباما و توێتی هەر لەم چەند ڕۆژە وابزانم ئەویش لە پەیامێکی ڕۆژی جێژنی فتر بوو لەوێ باسیەکە لەوەی کە ئەگەر ئەم تەوافقە ڕووی نەدایە و ئەم ڕێککەوتنە لە نێوان ئێران و پێنجێدەیەک ڕووی نەدایە ریسکێکی گەورە بوو. ئەم ڕێککەوتنە ئێستا ئێمە لە شەڕێکی گەورە لاداوە. ئەمە چۆن سەیرێکن؟ ئایا ئەمیش هەروەکو هەڕەشەیەکە بۆ ئێران کە ئەڵێ ئەگەر پابەند نەبی پێی شەڕەکە ڕیشی ئەگرێ یان باسی پێشترەکە؟ ئەوەی کە ئۆباما دەیڵێ ڕاستە، ئەگەرکو کۆماری ئیسلامی نەهایەتەن ملکەج نەبایە بەم داخوازیە نێودەوڵەتیانە ڕەنگە دنیای دەرەوە و وڵاتانی ئوروپایی و ئامریکا و وڵاتانی غەربی ناچار بە کۆمەڵێک ئەقداماتی دیکە بەیان لەم ناوچەیە بیان کردای بەرابەر بە ئێران کە ئەوەش دەبوو بە هۆکاری شەڕێک لەم ناوچەیە و ئاسەوارەکەشی یا داهاتوەکەشی معلوم نەبوو بەرەو کوێ دەچێت. پس ئەمە ڕاستیەکی تێدایە. ئەمە لایەک قەزێک
لایەکی دیکەی ئەوەیە یا دیوێکی دیکەی ئەم قسەی ئۆباما ئەوەیە کە دەڵێ بە ئێران هەر ئەوەی جنا بدوتت ئەگەر پاشگەزبوونەوەیەک هەبێ ئەو پرۆسەیە لە خەیاڵی ئێمەدا بوو یا ئەو ڕیسکەی ئێمە قرار بوو بیکەین لە فکرماندا بوو بیکەین و لە ڕێگای دیالۆگەوە تووشی ئەو ڕیسکە نەبووین لە درێژماوەدا ئەگەر تۆ ئەوە درێژە بدەی و پاشگەز بیتەوە ئەم ڕیسکە بۆ ئێمە دێتە پێشەوە ئێمە ناچارین دەشکردەوەهای تونتر نیشان بدەین ئەمە هەم واقعەتێکی تێدایە کە وڵاتانی غەربی لە شەڕێک لەم ناوچەیە پاراستووە بە تایبەتی ئەمریکا و لە لایەکی دیکەشەوە توانی بڵێ کۆمەڵک دەستکەوتیان بەبێ شەڕ بەدەستێناوە لە بەرابەر کۆماری ئیسلامیدا کۆماری ئیسلامیان بە دیپلۆماسی بە گوشارهێنانی ئابووری و بە تەحریم خستنە سەر کەسایەتیەکانی و بە تەریک خستنەوەی لە ئاستی نێودەوڵەتیدا توانیان ناچاری کەن و ملکەچی کەن کە و لە هەمان کادا لە ژێر گوشاری تەنانەت وڵاتانی ناوچەیشدا ئەمە لە بیرمان نەچێ وڵاتی وەک عەرەبستان و ئیسرائیل و وڵاتانی خەلیجی فارس ئەوانە هەموو جۆرێک لە کاریگەری و جۆرێک لە گوشار بوون لەسەر دنیای دەرەوە کە پێش بە کۆماری ئیسلامی ئێران بگیرێ و ئەوە ئەگەر کۆماری ئیسلامی ملی بەم وەزعانەدایە شەڕێک ڕەنگە لەو ناوچەیە ساز باە کە لە حقیقەتدا داهاتوەکەی نادیار دەبوو وەکە نزانێت بۆیە ئەو قسەی ئۆباما هەردوو دیوەکەی دەتوانێت گەر بخوێنیتەوە دروست باشەی سەیەوە ئاماژەتان بە وڵاتانی دەوروبەر کرد ئەشتۆن کارتر سەردانێکی وڵاتانی عەرەبی ناوچەکە خەریکە کات هەر لەم ڕۆژانە و خەریکی جۆرێک لە دانوستانە بۆ ئەوەی کە دڵنیایی بدا پێیان ئەو جۆرێک لە ڕاگەاندنەکاندا باسیەکرێ دڵنیایی بدا پێیان کە ئەمنیەتی ئەوانش پارێزراوە و بەرژەوەندی ئەوانش لە بەرچاوە گیرێت ئەم دڵە ڕاوکێت چییە کە هەم لەلایەنی بڕێک لە گروپەکانی نێوخۆی ئێران یعنی ئەوانەی کە دەسەڵاتیان هەیە وەکو لایەنەکانی کە نزیکن بە خامنەی هەم لەلایەن ئەوانەوە بڕێک نیگەرانی هەیە و هەم لە وڵاتانی دەوروبەریشەوە ئەمە چ زۆر ڕێککەوتنێکە کە ناتوانێت لایەنەکان ڕازی بکات هەر دەوڵەتە بەرژەوەندی خۆی هەیە و ئەو ناوچەیەش وەک ڕۆژهەڵاتی ناوەڕاست چاوی لێ بکەی و وڵاتانی عەرەبی بۆ خۆیان بەرژەوەندی خۆیان هەیە ئیسرائیل بەرژەوەندی خۆی هەیە ئامریکا و وڵاتانی ئوروپایش لەم ناوچەیە بەرژەوەندی خۆیان هەیە دۆست و هاوپەیمانی خۆیان لەم ناوچەیە هەیە ئەم دۆست و هاوپەیمانانێ ئەوان بمانەوە نەمانەوێ جۆرێک نەگرانیان لەم سازشە یا لەم شکستەی کۆماری ئیسلامی لە بەرابەر وڵاتانی غەربیدا هەیە تەنانەت نەگرانن ژێربەژێر کۆمەڵک قەوڵ و وعدە و بەڵێنی درابێ و یان کۆمەڵک چاوپۆشی لە داهاتوودا لە کۆمەڵک هەڵسوکەوتی کۆماری ئیسلامی ئێران بکرێت ئەم نگرانیانە تا ڕادێک لە جێی خۆیدایە هەر بۆیە وڵاتانی ئوروپایی و وڵاتانی غەربی هەوڵ دەدەن سەردانی ئەم ناوچەیە بکەنەوەک لە پێشتاوە جەولەی دیپلۆماسی بکەن بۆ ئەوەی ئەو جۆرەی کە خۆیان دەیان هەوێ دۆستەکانیان ڕازیکەن کە ئەم سازشە و ئەم تەوافقەکە لەگەڵ جمهوری ئیسلامی کراوە لە مەسلحەتی ئەوانیشدایە و وڵاتانی ئوروپایی و وڵاتانی غەربی بەگشتی مەجال نادەن کۆماری ئیسلامی لەوە زیاتر قاچی درێژکە و دەستێوەردانی زیاتر بکە و ئەمنیەتی ئەوان بکوێتە خەتەر واتە هەم ئەمانەی گوشاردێنن مەسلحەتێکیان هەیە و هەم ئەوانەی کە دێن لەم ناوچەیە لە بواری دیپلۆماسی و دۆستەکانی خۆیان قانعکەن و پاڵپشتیان بکەن و بە کۆماری ئیسلامیش نیشان بدەن کە ئەمان سەرڕێ ئەو توافقە لەگەڵ ئەو کردویانەیە ئەم شکستیان پێ تەحمیل کردووە بەڵام هێشتا دەست لە دۆستەکانی خۆیان بەرنات دوایین پرسیارمان هەروەکە ئێوەش باشتر دەزانن چەند هەڵقەیەک لە دەوروبەری خامنەیی یا لە دەوروبەری ئەو نظامی کۆماری ئیسلامیدا هەیە کە وەکو لایەنگری بە قەوڵی خۆیان پەڕوپاقورسی کۆماری ئیسلامین و خۆیان بۆ هەر ئەگەرێک ئامادەیەکەن و بەرژەوەندی ئەوان زۆربەی بەرژەوەندی کۆماری ئیسلامیە و ئەزانیت لەم ڕێکەوتنە کە ئێوە بە شکستی ناوەنێن بڕێک لە ڕێژەی ئەو کەسانە هەڵوەری بێت و کەم بوو بێتەوە لە لایەنگرانی مەجموعەی خامنەی و دەوروبەری من ئەگەر پرسیارەکەی تۆ ئەلەکەم دەتوانم بڵێم بە شێوازێکی دیکەی وەڵام بدەمەوە من پێم وایە خودی ئەو تەوافقەیە خودی ئەو شکستەی جمهوری ئیسلامی کێشەی نێوخۆی دەسەڵاتداری کۆماری ئیسلامیش زیاد دەکات و هەڵوەرینیشی بە شوێندا دێ و گیر و گرفت و کێشە و ململانەیە لە نێوان باڵە جۆرا و جۆرەکانی کۆماری ئیسلامیدا بێگومان سەر هەڵدەدا زیاد دەکات و ئەمە لە کاتێکیشدا زیاد دەکات کە پرۆسەی تەحریمەکە وردە وردە هەڵگیرێ و پارەیەک کوێتە بازارەوە و جۆرێک خەڵک هەناسەیەکی ڕاحەت پێشن و لەو هەناسە ڕاحەت کێشانەدا یەخەی کۆماری ئیسلامی زۆرتر بگرن جا ئەو کات تاوانبارکردنی یەکتری لەلایەن دام و دەستگاکانی کۆماری ئیسلامی و لەلایەن دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی و دەچێتە ئاستێکی دیکە کە من پێم وایە ئەمە
ڕاستە ئێستا لەم مەقتەعەدا قازانجێکی بۆ نظامی کۆماری ئیسلامی هەبوو بێ کاتی، بەڵام لە درێژماوەدا کۆی ئەم تەوافقە دەتوانێت زەرەرێکی قورس بە کۆماری ئیسلامی بگەێنێ بە مەرجێک کە ئەم فەزایە وردە وردە خەڵک بتوانن بە خەباتی جەماوەری خۆیان و بە خەباتی سیاسی خۆیان پرۆسەکە بەرەو پێشتر بەرن خودی خەباتی خەڵکەکە و خودی ئەم پرۆسەی دانوستانە و ئەم شکستە کە نظامی جمهوری ئیسلامی قبولی کردووە سەرجەم دەتوانێت کێشەی نێوخۆیی دەسەڵاتی کۆماری ئیسلامی زیاتر بکە. زۆر سپاس کاگانوەری محەممەدی ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵی شۆڕژگەر کە ئامادە بوون لە مەدام. سپاس لێوەش بینەرانی خۆشەویست هەتا بەنامەیەکی دیکە و ئاوردانەوە لە هەواڵێکی دیکە ماڵەوە.